سڵاوتان لێوێ خۆشەویستان، خۆشحاڵین لە ئەڵقەی سێمی حەوتخۆی کەسانی پێشەنگ، حەوتخۆی کەسانی زۆر کاریگەر و سەرکەوتوو بینەوە خزمەتتان بۆ باسکردنی ئەڵقەی سێم یاخود خۆی سێم. تکایە لەگەڵمان بن لە سەرەتاوە بە دڵێک و مێشکێکی فراوانە گوێمان بۆ بگرن، هەروەها هەر سەرنج و تێبینیەکتان هەیە، هەست پرسیارێکتان هەیە لە کاتی بابەتەکە یاخود لە دواتر توان لە کۆمنتا بینوسن بە پێی توانە وەڵامتان ئەین. وەک بەبیرتانێت لە خوی یەکەما وتمان دەست پێشخەر بە، واتە خوی یەکەم لەم حەوت خووە پێمانەڵێ دەست پێشخەر بە، تۆ بڕیار ئەیت کە تۆ خاوەنی ژیانی خۆتی، تۆ بەرپرسی یەکەمی لە ژیانی خۆت، تۆ بەرپرسی لە تەندروستی و لە بەختەوەری و لە باری دارایی و لە پەیوەندی کۆمەڵایەتەکان و لە تەمەندرێژی و لە خۆشبەختی و لە سەیران و گەڕان و هەر شتێکی ژیانی خۆت. کەواتە خۆت بەرپرسێتی هەڵبگرە، تۆ حاکم و تۆ پاشای ژیانی خۆتیت، وڵاتی خۆتیت. لە خوی دووەمە پێمان ئەڵێت کە دەستت پێکرد با کۆتاییەکەت لەبەر چاوێ، واتە تۆ بەرنامەدا ڕێژەری ژیانی خۆتیت، واتە تۆ دەستوری ژیانی خۆت ئەنووسی. ئەگەر بە تعبیری سیاسی قسە بکەین، ئەگەر بە دەستەواژەی کۆمپیوتەر قسە بکەین، ئەوە خوی دووەم پێمان ئەڵێت کە تۆ بەرنامەدا ڕێژەری ژیانی خۆتی، تۆ پرۆگرامەرەکەیت، کەواتە پرۆگرامەکەت بنووسە، کەواتە بە تعبیری سیاسی دەستوری وڵاتەکەت بنووسە. خوی یەکەم تۆ بەرپرسی و تۆ دەست پێشخەری، خوی دووەم تۆ دەستور نووسی، تۆ دەستورەکە بنووسە. خوی سێم پێمانەڵێ مادەم تۆ حاکمی وڵاتی خۆتی، مادەم دەستورە نووسیوە، کەواتە دەستورەکەشت پیادە بکە، کەواتە یاساکەشت بەڕێوە، بە دەستەواژەی کۆمپیوتەر و بەرنامەی کۆمپیوتەر بەرنامەکەت بخەرەگەڕ، بەرنامەکەت ئیش پێ بکە. ئەو پلان و ئەو بەها و بەرنامەی کە لە خوی یەکەم و دووەمان نووسیوتە، ئێستا ئیشی پێ بکە، بیخە سەرڕێ. با تەمەشاکی خوی سێم بکەین. خوی سێم پێمان ئەڵێ گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ. خوی یەکەم تۆ بەرنامەدا ڕێژەری، خوی دووەم تۆ بینوسە بەرنامەکەت، سێم پیادەی بکە. خوی سێم پێمانەڵێ دیاری بکە، دەستنیشانی بکە چینە و شتانە کە لە ژیان تا گرنگن، ئەو شتانەی کە مانایەکی زۆر بەهایەکی زۆر ئەبەخشێ بە ژیانت، خۆ دیاری بکە، لەبەر ئەوە ئێستاش چالاکیەکانت بەپێی ئەوە ڕێک بخە. لە زۆرێ لە ڕاهێنانە ئەگەر لە خەڵکی بپرسیت چین ئەو شتانەی کە گرنگن بەلاتەوە، شتە گرنگەکانی ژیانت چین، بەگشتی ئەم کۆمەڵە شتانەیان باس ئەکرن، یاخود ئەمانە ئەوترێت. یەکێ لەوانە تەندروستی، زۆربەی مرۆڤ تەندروستی بەلاوە گرنگە، خێزانی بەلاوە گرنگە، ئەوانەی کە دیندارن پەیوەندی خۆیان و خودایە، پەیوەندی دینیەکان بەلاوە گرنگە، پیشە و ئەو ئیشەی کەیکە، خۆپەرەپێدان و گەشەکردن، باری ئابووری گرنگە بەلایەوە، پەیوەندی خێزانەکانی بەلاوە گرنگە، کاری خۆبەخشی و ئەندامبوون لە کۆمەڵگەیەکە و خزمەتکردنی کۆمەڵگەی بەلاوە گرنگە، خۆشی بینین لە ژیان، ئەزمونکردنی ژیان، تاقیکردنەوەی ژیان، ئەم شتانی بەلاوە گرنگە. ئەوەی کە زۆر گرنگە لێرە لە خوی سێمە پێمانەڵێت بۆ ئەوەی شتی گەورە نەکەین بە قوربانی شتی بچووک، ئەبێ خۆت ڕوونی بکەیتەوە، دیاری بکەیت شتە گرنگەکانی ژیانت چین. ئایا تەندروستێکی باشە، پەیوەندێکی باشە لەگەڵ خێزان و خوشک و برا و هاوسەرەکەتە، لەگەڵ مناڵەکانتە ئەگەر هەتە، لەگەڵ دایک و باوکتە، لەگەڵ دەرودراوسەیە، یاخود خزمەتکردنی کۆمەڵگا، یاخود بەدەستهێنانی ئابوورێکی سربەخۆی گەورە و فراوانە، یاخود هەموو ئەمانەیە. بەڵام ئەگەر دیاری نەکەی، ئەگەر نەینووسیت، ئەگەر بەرچاو ڕوون نەکەیتەوە، ئەوە خۆشت نایزانی، هەنێکیانەکەی بە قوربانی هەنێکی تریان. لە کاتی جەنجاڵی ژیانە، لە کاتی هوروژمهێنانی کۆمەڵێ لە ئیلتزامات و لە ئەرک و چالاکی کۆمەڵایەتی یا پیشە یا شخصی خۆتە، کۆمەڵە لەو شتە گرنگانە ئەبن بە قوربانی ناگرنگەکان. بۆیە زۆر گرنگە لەم خوی سێمە پێمانەڵێ گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ. ئەی من چۆن بزانم چی گرنگە و چی گرنگ نییە؟ ئەوە بێ خۆم کاتێک تەرخان بکەم بۆ دیاریکردنی شتە گرنگەکانی ژیانی خۆم ئەیانووسم، بە لیستێک ئەنووسم چی زۆر گرنگ لە ژیانمە، دواتر بە یەک و دوو ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئەنووسم یەک، یاخود لە سەری سەرەوەی نووسم، ئەوەی کە دووەم گرنگە ئەنووسم دوو، لە ڕێزی دووەمادایەنم، ئەوەی کە سێم گرنگە ئەنووسم سێ، بەم جۆرە هەتا هەموو لیستەکە تاو ئەبێت.
گۆتەی فەیلسوف ئەڵێت ئەو شتانی کە زۆر گرنگن بەلامانەوە نابێ بکەونە ژێر ڕەحمەتی یا ژێر بەزەی ئەو شتانەوە کە ناگرنگن. بۆیە گرنگە من دیاری بکەم چی زۆر گرنگە بەلامەوە تاوەکو نەیکەم بە قوربانی شتە ناگرنگەکان. بە تعبیری دینی بڵێن هەتا فەرز وەستاوێ نابێ بچین بەلای سنەتەوە، فەرز نابێ بکرێ بە قوربانی سنەت، ئاو خواردن نابێ بکرێ بە قوربانی هەناسەدان، چونکە هەمیشە هەناسەدان گرنگترە لە ئاو خواردنەوە. کە خاڵی یەکەم وتمان شتە گرنگەکان دیاری کرد، دواتر چالەکیەکانی ژیانیشی بە پێی ئەو گرنگیان ڕێگەخەیت. یەکێک لەو پرسیارانی کە خزمەتمانەکە ئەوەیە ئایا چه چالاکیەک هەیە چه کردارێک هەیە ئەگەر بەڕێکوێکی بە بەردەوامی ئەنجامی بیت زۆرترین کاریگەری ئیجابی لەسەر ژیانتە بێ، زۆرترین هەنگاو ژیانە بەرەو پێشەوە ئەبا. ئەمە لە ژیانی شخصیدا تەواوە. ئەی لە پیشە و ئیشەکەتە لە بوار ئیش و کۆمپانیاکات ئەو ڕێکخراوێکە ئیشی تیاکەی ئەو ئیشەی کەیەکەی بازرگانێکی بچووکە هەر شتێکە چه چالاکیەکێ ئەنجامی بێ زۆرترین هەنگاو بەرەو پێشەوەت ئەبا. ئەی لە بواری پەیوەندیەکانتە لەگەڵ خزم و کەس و دۆست و ئەندامانی خێزانەکە، لە بواری تەندروستیتە، لە بواری چێشکردن و تامکردن لە ژیانتە چه چالاکیەکێ ئەنجامی بێ زۆرترین بەرەو پێش تەبات. گرنگە ئەمە دیاری بکەین بۆ ئەوەی ڕۆژانە کە کاتەکانمان بەسەرەبین لە پێشا لەو شتانەوە دەست پێ بکەین کە زۆر زۆر گرنگە، نەگە شتانێک کە زۆر خێرایە. هەر کاتێک بە شتێکی ناگرنگ بڵین بڵێ ئەوە دڵنیا بە شتێکی گرنگمان وتۆ نەخێر، واتە هەمیشە شتێکی ناگرنگ بە قوربانی شتێکی ناگرنگ. ئەم خووە فێرمانەکە شتە گرنگ و ناگرنگەکان جیا بکەینەوە لە یەکتری. ئەمە یەک دووەم هەروە فێرمانەکە مەرجنی هەر شتێک پەلە بوو کتوپڕ بوو خێرا بوو ئەمە ئەوە بگەێنە کە گرنگە. بیری خۆمانی بێنمەوە ئەم کتێبە ناوی حەوت خوی کەسانی کاریگەرە، واتە حەوت خو ئەگەر بە بەردەوامی جێبەجێیان بکەین بە ڕێکوپێکی ئەوە ژیانمان لە ئاستێکی سادە و ناکاریگەر و ناسەرکەوتو ئەگوێزێتەوە بۆ ئاستێکی زۆر سەرکەوتو. وتراوە خو بۆچی؟ چونکە ژیانی ئێمە بە موعجیزەیەک بە سیحرێک ناگۆڕە بەرەو باشی. تەندروستیمان، باری داراییمان، پەیوەندیەکانمان بە سیحرێک نابێت بە ژیانێکی زۆر سەرکەوت و پێشکەوت و بەڵکو بە پێویستی بە چالاکی و کردداری ڕۆژانەی بەردەوام هەیە. هەر چالاکیەکیش ئەگەر ڕۆژانە بەردەوام دووبارەت کردەوە بەبێ بیر لێکردنەوە و بە ئاسانی دووبارەت کردەوە ئەمە پێوترێ خوو. باشترین شتیش ئەوەیە کە خووەکە خۆت بیچێنی، خۆت هەڵی بژێری، خۆت بڕیاربەی کە ئەمە خوویەکی باش و بەسوودە بۆ من، کەواتە من ئەیکەم بە بەشێ لە ژیانم ئۆتۆماتیکی بەبێ ئەوەی بیری لێ بکەمەوە ئەنجامی ئێم. هەر بۆیە ناوی ئەم کتێبەش حەوت خوی کەسانی کاریگەرە، بە تێگەشتن لیان و بە جێبەجێکردنیان بە بەردەوامی لە ئاستێکی سادەی ژیانەوە ئەمان گەێنێت ئاستێکی زۆر بەرز، زۆر کاریگەر، هەروەها زۆر سەرکەوتوو. خوی سێم گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ خوی خۆ بەڕێوەبردنە، نەک کات بەڕێوەبردن. وەک لە پێشێکەکە ئاماژەمان پێکرد ئێمە لە سەردەمێکا ژین چالاکی زۆرە، ئیش زۆرە، فلیم زۆرە تەمەشایکەی، خەڵک زۆرە پەیوەندی پێ بکەی، بوار و پرۆژە زۆرە، هیوایەت و خولیا و حەز و ئارەز و زۆرە بچی بەدوایە. ئەمە هەموو شت بیکەیت لە کاتێکیشە کات هەر کەمە، کات هەر ئەو تەمەنە دیاری کراوەیە کە هەمانە نایزانین چەنە و ئەو ژمارەین سەعاتانی لە بەردەستمانە هەر 24 سەعاتە کە بەشێکی زۆری بە خەو بە پێداویستەکانی ژیانەوە ئەڕوا بە کورتەکەی لە شەو ڕۆژێکا 5 بۆ 10 سەعاتمان هەیە کە بتوانین بەکاری بێنین. چۆن ئەتوانین ئەم کاتە دیاری کراوە بەکاربێنین بۆ ئەوی باشترین ئەنجام، باشترین بەرهەمان هەبێ؟ یەکێ لەم شتانە ئەوەیە کە بتوانین خۆمان بەڕێوەبەرین، چونکە ئێمە ناتوانین کۆنتترۆلی کات بکەین، کات بەردەوام ئەڕوات و ناوەستێ. بەس ئەو کردارێک کە من ئەیکەم بەدەست خۆمە ئەتوانم خۆم بڕیار بم لە چیە وزەم سەرفەکەم، لە چیە کاتەکانە سەرفەکەم، خۆم هەڵی بژێرم ئەو شتە چیە کە زۆرترین بەرهەم و داهات و دەستکەوتی ئەبێ بۆ من ئەوە ئەنجام بم. ئەگەر تەماشایکی سلایدەکە بکەینەوە هەندێک ڕوون ئەبێتەوە. وەکوتمان بۆ ئەوەی ژیانێکی زۆر کاریگەر بژین، بۆی ئەم خۆ جێبەجێ بکەین گرنگتر لە پێش گرنگەوە ئەنجام بین، ئەبێت دیاری بکەین ئەو چالاکیە چییە کە زۆرترین گۆڕانی ئیجابی لە ژیانمان دروستەکە تا ئەنجامی بم. ئەمە بە جۆرێکی تریش تعبیری لێکراوە پێوترە یاسای پاریتۆ. یاسای پاریتۆ پێوترە یاسای 20/80. ئەم یاسایە پێمان ئەڵێت لە 120 چالاکیەکانمان بەرپرسە لە دروستکردنی لە 180 دەستکەوت و بەرهەمەکانمان.
واتە ئەگەر لە ڕۆژێکە لە مانگێکە لە ساڵێکە بڕیار بێت دە چالاکی بکەیت دوان لەو دە چالاکیە زۆرترین کاریگەری هەیە لەسەر بەرەو پێشبردنمان دوان لەو چالاکیانە هێندەی هەشتەکەی تر و زیاتریش لە هەشتەکەی تر بەرهەموو دەستکەوتی ئەبێ بۆمان ئەگەر بە زمانی بازرگانی قسە بکەین و ئەگەر تۆ دوکاندار بیت دە مشتریت هەیە دە کڕیارت هەیە لەم دە کڕیارە دوانیان هێندەی هەشتەکەی تر شتت لێ ئەکڕن و زیاتریش کەواتە لە ڕووی لۆجیکە و باش وایە لە پێشا پێداویستی ئەم دوو کڕیارە دابین بکەیت لە پێشا بەدەم ئەم دوو کڕیارەوە بچی بۆ چکە ئەگەر ئەم دوو کڕارە جێبەجێ کرد ئەوە زۆرترین دەستکەوتووە ئەگەر بە دەستەواژەی تەلەبە و ئیمتیحان باسی بکەین تۆ چوتە تاقیکردنەوە دە پرسیارت هەیە ئەو دە پرسیارە هەر هەمووی کۆی نمرەکانی سەتی لەسرە بەس دوان لەو پرسیارانە یەکی چلی لەسرە واتە ئەگەر دوو پرسیار وەڵام بیتەوە دەربچیتایە هەشتا بەدەستێنی ئەگەر کاتەمایەوە ئەوە ئاچی بە دوای هەشت پرسیارەکەی تر و هەشتاکە زیاتر ئەەکەی خۆگەر کاتە نەبوو ئەوە تۆ هەشتات بەدەستێناوە تەنها بە وەڵامدانەوەی دوو پرسیار بۆیە گرنگە ئێمە ئەم خۆ پێمانەڵێت گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ سەرەتا دیاری بکە چی گرنگە لە ژیانتا تەندروستی باری ئابووری خۆ گەشەپێدان و پەرەپێدان فێربوونی زمان بڕوانامە پیشە و کار باری ئابووری گەڕان و گەشتی وڵاتان پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەمانە بێ بە لیست دیاریان بکەیت تا بۆ دەرکەوێت کامە دوو چالاکی لە هەشتەکەی تر گرنگترە کامە لە سابیستەکەیە کامە لە سا هەشتاکەیە بۆی هەر ڕۆژێ دەست ئەەکەی بە چالاکی و بەرهەم سەرەتای ڕۆژ لەو دوو چالاکیەوە دەست پێ بکەیت کە زۆرترین بەرهەمت بۆ ئەهێنێ لەو دوو پرسیارەوە دەست پێ بکەیت وەڵامی بیتەوە کە زۆرترین نمرەی لەسرە نەک بچی وەڵامی هەشت پرسیارەکە بیتەوە کە ئەگەر هەر هەشتیشی وەڵام بیتەوە و تەواویش بێ وەڵامەکانت ئەوە تەنها بیستت هێناوە لە سەد هێشتا هەشتایی ماوە یاخود هەشتایی لە دەست چووە ئەمە پێوترێ یاسا یاخود بنەمای پاریتۆ ئەم شتە بۆ زۆر شت ڕاستە بۆ نمونە لە ڕووی چالاکیەوە لە ڕووی وەرزشیەوە دە چالاکی وەرزشی هەیە ئەنجامی بۆ ئەوەی کە تەندروستیت باشتر بێ بۆی لە شەولارێکی باشتر هەبێ لەو دە چالاکیە دوانیان دیاری بکە لەوانی تر باشتر و گرنگترن لەوانی تر زیاتر ئەدبا بەرەو پێشەوە دە پرۆژەی بازرگانی هەیە کە بچی بە دوایە تاوەکو لە ڕووی دارایی و سەرکەوتنی دارایی بەدەستبێنی لەو دەیە دوانیان بدۆزەرەوە دوانیان دیاری بکە لە هەشتەکەی تر زۆر گرنگتر و بەسوودترن ئایا کەسانی زۆر سەرکەوتوو لە ژیانە یعنی کەسان هەن وڵات بەڕێوە بە کۆمپانیای گەورە بەڕێوە ئەبات زانکۆیەک بەڕێوە بە چۆن کاتەکانیان بەڕێوە ئەبن چۆن چالاکیەکانیان ئەنجام ئەن یەکێ لە سەرکردە گەورەکانی ئەمریکا ڕاوێژکارێکی هەبوو کە داوای لێکرد هاوکاری بکە لە ڕیزکردن و لە پۆلێنکردن و ئەنجامدانی یاخود جیاکردنەوەی چالاکیەکانیە سەرۆکی وڵاتێکی گەورەیە چالاکی و ئیشی زۆرە چۆن بزانێت کامیان گرنگە کامیان ناگرنگە کامیان خاوە کامیان خێرایە کامیان پێش کامیان بخە ئەویش هەستا بە پێشنیارکردنی ئەم خشتەیە کە ئێستەی خەمە بەردەستان ئەم خشتەیە دوو پێوەری تایە کە چالاکیەکانمان بۆ جێ ئەکاتەوە پێوەری یەکەم پێمان ئەڵێ ئایا ئەم چالاکیە خاوە یاخود خێرایە واتە خاوە و کاتەکەی تێناپەڕێ بەم زوانە بوار و دەرفەتم لە بەردەستا هەیە یاخود کاتەکەی خێرا و تێئەپەڕێ وەکو تاقیکردنەوەیەک وەکو تاقیکردنەوە کە تێئەپەڕێ هەروەها پێوەری دووەم ئەوەیە کە ئایا ئەم چالاکیە ئەم پرۆژێ گرنگە یاخود گرنگ نییە با تەمەشای هەر چوارگۆشەکە بکەین بزانین پێوەرەکان چۆنن و کۆمەڵە نمونەش بهێنینەوە لە سەریان تا بتوانین بە جوانی لە ژیانمانە جێبەجێ بکەین چوارگۆشەی یەکەم ئەو چوارگۆشەیە کە پێوترە چوارگۆشەی خێرا و گرنگ چوارگۆشەی ناکاو ئەمە ئەو چوارگۆشەیە کە لە ڕووی ڕاستیەوە گرنگە بەڵام کێشێکی تایە ئەوەیە کە خێرایە تێئەپەڕێ ناکاوە قەیرانە بۆ نمونە لە ماڵەوەی تو بانی تاقیکردنەوەت هەیە بەیانی تاقیکردنەوە گرنگە وەکو قوتابی تا سەرکەویت لە خوێندن تا هەروەها بەیانیش ئەگەر بەیانی ئەنجامینێت یاخود خۆتی بۆ ئامادەنەکەی ئەوە لە دەست ئەچێ ئەوە نمرەکە بەدەست ناهێنیت ببورن
بۆ نمونە لە ماڵەوەی تو خەریکی چێشلێنانی غاز نەماوە لە ماڵەوە، یاخود کارەبا بڕاوە، یاخود پێداویستێکی تری ماڵ هاتۆتە پێشەوە، یاخود خوانەکە لە ڕووی تەندروستی و کێشێکی تەندروستی بۆ دروست بووە، تەندروستیە گرنگە و تێش ئەپەڕ، یاخود ئازارێکی زۆر دێ پێویستە بچیت بۆ لای دامسازە، بچی بۆ لای خەستەخانە. ئەم چوارگۆشەی یەکەمە ئەو چوارگۆشەیە کە زۆرترین ناخۆشی و قەیران و جەنجاڵی و فشاری دەرونی فشاری مێشکمان بۆ دروستەکە، بۆ چونکە هەمیشە داوای خێرە ئەنجامدان ئەکا، تەلەفۆنێکت بۆ یەت خوانەکە تەعزیەک ڕوویاوە، کارەساتێ ڕوویاوە کە بچی بەدەمیەوە، هەم گرنگە هەم خێرایە. بەڵام ئایا ئەم چوارگۆشە چەند بەرەو پێشمان ئەبا، چەند گرنگە ئێمە ژیانمان لەم چوارگۆشەیە بەرینە سەر؟ بەدڵنیایی ئەم چوارگۆشەی ئەوە نییە کە خزمەتمانکە و بەرەو پێشمان بەرێ. چوارگۆشەی دووەم ئەو چوارگۆشەیە کە بەرەو پێشمان ئەبات، چوارگۆشەی تەندروستی پێشکەوتن و گەشەکردنە، چوارگۆشەی کاریگەربوونە. وەک ئەیبینن بریتە لە چوارگۆشەی خۆ ئامادەکردن. ئەم چوارگۆشەیە گرنگە بەڵام خاوە، واتە کاتێکی زۆر دیاریکراوی بۆ نییە بڵێ بەیانیە هەفتەی داهاتوو تێ ئەپەڕێ، بەڵکو کاتەکەی لە درێژخایەنە ئەتوانی ماوەیەکی زۆر لەگەڵ یابیت، بەڵام لە ڕووی گرنگیەوە زۆر گرنگە. بۆ نمونە هەچ بابەتێکی ئامادەکاری خۆت ئامادەکەی بۆ فێربوونی زمانێک، خۆت ئامادەکەی بۆ وەرگرتنی پرۆژەیەک، خۆت ئامادەکەی بۆ مقابلەی ئیش، ئەمە پێوترێ چوارگۆشەی دووەم کە گرنگە بەڵام خاوە. هەر ڕێگریەک و هەر خۆ پارێزیەک، واتە سارەیەکت ئەچی فەحسیەکەی بەبێەوەی کێشەی هەبێت، ئەچی فەحسێکی بزانانی هیچ کێشێکی نییە، هەفتەیەکی تر مانگی تر کێشێکە بۆ دروستکە، یاخود ئەچی پشکنینی پزیشکی بۆ خۆت ئەەکەیت بەبێەوەی کێشت هەیە، بەبێوی نەخۆشکەوت، چکە گەر نەخۆشکەوتی چوو بەلای دکتۆرەوە ئەبێ بە چوارگۆشەی یەکەم کە ئازار و ناڕەحەتی زۆر و بەرەو پێشش نابە. چالاکی تر کە زۆر گرنگە نووسینی بەهاکانتە، ئەوەی لە خوی یەکەم و دووەمە باسمان کرد. گوێگرتن لە وێبینارێکی بەم جۆرە کە گرنگە بەڵام تێش لەواچێ نەپەڕێ، یا کاتێکتر بتوانیت تەماشایکەیتەوە یاخۆ لە شوێنێکی ترا بەدەستی بێنی، بەڵام زۆر گرنگە و بەرەو پێش ئەبە. نووسینی ئامانج و پلان و بەهاکانت، خۆ بەهێزکردن، وەرزشکردن، کۆمەڵایەتیەکان، کات تەرخانکردن بۆ پەیوەندی کۆمەڵایەتی، بۆ خوێندنەوە، بۆ فێربوونی زمانێکی تازە، بۆ فێربوونی پیشەیەکی تازە، هەموو ئەمانە شتانێکی زۆر گرنگن بەڵام خاون پەلایان نییە. بەڵام ئەمە ئەو چوارگۆشەیە کە مرۆڤ بەرەو پێش ئەبە، ئەمە ئەو چوارگۆشە و چالاکیانەیە کە زۆرترین کاریگەریمان پێبەخشێ، کەوامان لێەکە هێواش هێواش کۆنتترۆلی ژیانی خۆمان بکەین، سەرکەوتوو بین لە ژیانی خۆمانە، بێ ئومێد نەبین، نەترسین لەوەی کە لە دەوروبەرە چی ڕوئەیە، بەڵام بە دڵنیایەکی زۆرەوە بتوانین بە ئاراستێکی باش ژیانمان بەڕێوەکەین، دڵنیاش میلەوەی کە بەرەو سەرکەوتن ئەڕۆین، بەرەو بەختەوەری ئەڕۆین، بەرەو تەندروستێکی باشتر ئەڕۆین، بەرەو باری دارایی و ئابوورێکی باشتر ئەڕۆین. تا لەگەڵ ئەم بابەتانە ئەبین تکایە خۆشحاڵین، ئاگادارمان بکەن بە پرسیارە سەرنج بەپێی توانە وەڵامیان ئەینەوە. چارگۆشەیەکی تر لەو چارگۆشانەی کە ئێمە کاتی تیا بەسەر ئەبین، چارگۆشەی سێمە کە شتەکانی خێرایە بەڵام گرنگ نین. بۆ من تەلەفۆنێکت بۆیە لە برادێکەوە لە کەسێکەوە کە تەنها بەس بۆ باسی هەواڵ و هێنان و بردننی ئەو شتانێک کە ڕوویاوە لە دەوروبەرە، هیچ شتێکی تیانێکە ژیان بەرەو باشتر بەرێ یاخود ژیانە بگۆڕێ. لەگەر لە کۆمپانیاکە هیچکە جاری وا هەیە داوای راپۆرتێکە یا شتێکە کە گرنگنی هیچ سوودێک نابەخشێ، داوەتێک ئەکرێت، سەیرانێک ئەەکەی کە پلانە بۆ دانەناوە لە پڕ بانک دەکەن بۆ شوێنێک. زۆرە لەو چالاکی ڕووداوانەی کە ڕوئێن لە دەوروبەرتە ئەکەونە پۆلێنی، ئەکەونە گروپی خێرای ناگرنگەوە، واتە گەر نەچیت هیچ گۆڕانکاری لە ژیان تا دروست نابێ، بەڵام کاتەکەی تێپەڕێ. دوو تێبینی زۆر گرنگە لەسەر بەڕێوەبردنی خودی خۆمان، واتە بەڕێوەبردنی ژیانی خۆمان. یەکەم کە ئەوترێ خێرا واتە ناکاوە عاجیلە ئەبێ بکرێ، بە زۆری کات ئەمە لە فشارێک و لە گروپێک لە کەسێکە و لە دەرەوەی تۆ لە ژینگەوە ئەسە پێنرێ بەسەرتا، هی خودی خۆت نییە. لەبەرەوە مەرجنی هەر شتێک خێرا بوو بڵێ بڵێ بچی بەدەمیەوە کاتی بیتێ وزە و مێشکی خۆتی تا سەرفکەی. خاڵی دۆم پێوەری دۆم کە لێرا باس ئەکرێ پێوەری گرنگیە. گرنگی خۆت بڕیارەی کە شتێک گرنگە یا خودنا، نابێ خەڵکی تر بڕیارت بۆ بە. لە خوی دووەمە وتمان
کە دەستت پێکرد با کۆتایەکرد لە بەرچاو بێ بەهاکان و شتە گرنگەکانی ژیانت دیارەکەی خوی سێم ئەڵێ گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ ئەوە تۆیت بڕیار ئەی کە چی گرنگەوە تۆ نەک خەڵکی تر مادەم کەسێکی ژیریت و هۆشمەندیت ئاگاد لە دنیا هەیە و دەسەڵاتت هەیە هەروەها کەسێکی هەرزەکاریت و لە ژێر دەسەڵاتی دایک و باوک یا کەسێکی ترانیت ئەوە خۆت ئەو کەسەی بڕیارەی کە چی گرنگە بۆ من کاتە بە پێی گرنگیەکەی خۆم بڕیار ئەم من کات بەم پرۆژەیاننا من بچم بۆ ئەم داوەتیاننا من بەشداری لەم ئاهەنگ و لەم پرۆسە و پرۆژەیە بکەم یاخودنا ئایا خزمەت مەکات یاخود ئەمە یەک دووەم ئێمە لە شەو ڕۆژەکە 24 ساعتمانێ 24 کاتژمێرمان هەیە هەر چالاکیەک ئەیکەین لە یەکێ لەم چارگۆشەیە جێ ئەبێتەوە تێناپەڕێ هەرچیەک ئەنجام بین جێ ئەبێتەوە یا ئەکەوێتە ناو یەکێ لەم چارگۆشەیەوە چارگۆشەی چوارم کە هەم خاوە واتە تێناپەڕێ واتە کات هەیە لە بەردەستا کەی بتوێ ئەنجامی بیت هەم ناگرنگیشە واتە هەتا زۆریش ئەنجامی بیت هیچ سوودێکە پێناگەێنێ هیچ ژیانە بەرەو پێش نابە کۆمەڵە شتی سەرقاڵکەر و تەلەفونات ئەو شتانێک کە کاتکوژن یاریکردنی بێبەرنامە جا یاری کۆمپیوتەری بێ یاری دەرەوە بێت کاتکوشتن بە هەنێ فلیم و بەرنامەی تەلەڤیزۆنیەوە یاخود کۆمەڵە پرۆژە و کار و چالاکی بێ بەرنامە بێ پلان بۆ دانەنراو هەر چالاکێک ئێمە ئەیکەین لە یەکێک لەو چوار گۆشەیە جێ ئەبێتەوە یا ئەوە تا وەکووتمان خێرایە و ناکاوە و گرنگیشە وەکو نوێش ئەگەر دینداری وەکو ڕۆژ و گرتن کە گرنگە بەلایتەوە هەروەها کاتەکەشی تێپەڕێ وەکو تاقیکردنەوە ئیمتیحان وەکو نەخۆشیێک کە پێویستە بچی سەردانی پیا خود ئەگەر خۆت نەخۆشبی بچی بەلای دکتۆر و پزیشک و پشکنی نەکەوە بکە ئەمانە گروپی یەکەمن کە خێران و گرنگیشن بەڵام ژیان بەمە بەرەو پێش ناچێت گروپی دووەم کە گرنگترین گروپە ژیانی ئێمە بەمە بەختەوەر ئەبێ بەمە تەندروستیمان باشە بەمە پەیوەندی کۆمەڵاتەکانمان بەهێزەوێ بەمە بەرەو پێش ئەچین بەمە کاریگەریمان زیاکە بەمە سەرکەوتوو ئەبین بەمە دەوڵەمەند ئەبین بەمە خۆشتر ئەژین و تام لە ژیانەکەین ئەو گروپەیە کە گرنگە بەڵام خاوە واتە چالاکیەکەی ئەگەر ئێسەشنێکی هەفتەیەکی تریژبیکەی هەر ئەبێ بەڵام سەرنجام گرنگە ئەنجامی بێت کۆمەڵە نمونە لەمانە فێربوونی زمانە پشکنینی پزیشکیە پشکنینی سیارەکەتە هەنێ چاکسازی و ڕێککردنی ئیش و کاروباری ماڵک ئەگەر نەیکەی دواتر کێشە و گرفتێ بۆ دروستەکە وەرزشکردنە پەرستش و عیبادەتە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانە چارگۆشەی سێم شتانێکن کە خێران بەڵام گرنگ نین بۆنم برادرێکی دەعوەت تەکا تەلەفۆنێکی زۆرە بۆ دیەت ئەڵلقەیەکە لە تەلەڤیزۆنە ئەمانە خۆت بڕیارەیەکە گرنگە یا گرنگە کە زۆربەی گرنگە چکە ژیانت بەرەو پێش ناوە ژیانت باشتر ناکە تەنها کات بەسەربردن و خۆ خافڵکردنە بەڵام ئەوێ تێپەڕێ یعنی ئێستا گەر فلیمێک ئەم هەفتێت تەمەشاینەکەی تێپەڕێ دوای ساڵێک دو سایترە گەر تەمەشایەکەیت ئەتوانێت ئێگەر تەمەشای نەکەیت چ گۆڕانکاری بە ژیان تا دروستەکە هەزاران ئەڵخۆ فلیم هەیە نەشت دیوە هیچ نەگۆڕاوە هەزاران یاری و دووگۆڵی و یاری تر هەیە کە لە تەلەڤیزۆنە تەمەشاد نەکردو و ژیانیشت تێک نەچووە چارگۆشەی چوارم کە لە هەمووی خراپتر ئەگەر کاتی تیا بەسەر بەرین ئەوەیە شتانەکەن کە خێرانیە و گرنگیش نییە بۆ نمونە دانیشی لە یوتیوبە خۆت تەمەشای کۆمەڵە ڤیددیۆکەی لە یوتیوبە هەروە بۆ خۆشی بۆ کات بەسەربردن ئەمەش 5 دقە و 10 دقە نیە بەڵکو چەند سعاتە و ڕۆژانەش دووبارە ئەبێتەوە ئەمە یەک دووەمیش خۆت پلانە بۆ دانەنەوە بەرنامەت بۆ دانەنەوە ئایا ئەکرێ من یاری و کاتی گاڵتە و گەپ و سەیرانیشم هەبێ بە دڵێنی ئۆکری ئەمە کرێتە چارگۆشەی دووەمەوە چارگۆشەی دووەم خۆمان بڕیار ئەین کە تەندروستی گرنگە بۆ من تامکردن لە ژیان گرنگە بۆ من ئەزمونکردنی ژیان بۆ من گرنگە لەبەرەوە پلاندا ئەنی هەفتەی جارە دوودار وەرزشکەی لەبەرەوە پلاندا ئەنی سەیران بکەی لەگەڵ کۆمەڵە کەسی خۆشەویست و نزیکی خۆتە پلاندانی سەفەری وڵاتە بکەی ئەمە بەرەو پێشتە بە ئەمە خۆت پرۆژەت دانا خۆت بەرنامەت داناوە بۆی لە بەرۆشتێنێ لە کۆنتترۆل دەرچوبێت و باشترین بەکارهێنانی کاتەکانتە بۆ ئەوی زۆرترین سوود لە کاتمان بکەین زۆرترین بەرەو پێشچوون بەرەو پێش بچین یەک دوو پێشنیار هەیە زۆرترین کاتی چارگۆشەی سێم و چوارەم لابەرین بین بە چارگۆشەی دووەم کۆمەڵە نمونەی بە سوود دەهێنینەوە پێشەوەی کۆتایی بە بابەتەکەمان بێنین لەسەر هەندێک چالاکی کە ژیانمان بەرەو پێش بەرێت
وەکووتمان خۆی سێم پێمان ئەڵێت گرنگتر لە پێش گرنگەوە دابنێ هەتا گرنگتر وەستابێ نابێ بچین بەلای گرنگەوە هەتا فەرز وەستابێ نابێ بچین بەلای سنەتەوە بەم جۆرە یەکێک لە نووسەرە زۆر گەورەکان کە توێژینەوەی کردوە سەر ژیانی کەسانی سەرکەوتوو ئەڵێ خاڵی هاوبەش لە ژیانی کەسانی سەرکەوتووە ئەوەیە کە خەریکی شتە گرنگەکانن کەسانی زۆر سەرکەوتوو خەریکی شتە گرنگەکانن هەتا گرنگ وەستابێ ناچێت بە دوای بەلای ناگرنگەوە وەکو قوتابی هەتا خوێندن و فێربوون و تاقیکردنەوە وەستابێ ناچێت بە دوای یاریکردن و کات کوشتن و پلەیستیشن و مۆبایلە ئەگەر کاتی تاوا بوو لە خوێندن و لە تاقیکردنەوە ئەکرێت چەند دقەیەک نیم ساعتێک کەمتر زیاتر بە شتانێکە خۆی حەزی لێ پێشەوەی کۆتایی پێبێنین چەند نمونەیە کێنینەوە لەسەر ئەو چالاکیانەی کە ئەکرێ لەم ڕۆ دەستی پێ بکەیت هێواش کاتی زیاتری پێبێ تا زیاتر ژیانە بەرەو پێشتر بەرێ زیاتر کۆنتترۆلی ژیانی خۆت بکەیت خۆشتر و باشتر بژیت یەکی لەوانە خوێندنەوە و فێربوون جا فێری زمانێکی تازە ئەبی فێری میهنەیەکی تازە ئەبی فێری پیشەیەکی تازە ئەبیت فێری بەرنامە نووسینێکی تری کۆمپیوتەری ئەبی خۆت تایپینگ و نووسینی کۆمپیوتەر خێرا ئەکەی ئەمانە شتانەکەن خاون بەڵام گرنگن سەرنجام ژیانت بەرەو باشتر ئەبا وەرزشکردن هەفتەی 3 جار وەرزشکەی پلان و بەرنامەی بۆ دانی ئەو کاتی کە تەرخانێکی بۆ وەرزش جگەلەوەی مێشکێکی سافت دەروونێکی باشتایەتێ بۆ تەندروستیشت باشە بەهێزکردنی ئیرادەشت باشە خاڵێکتر کات تەرخانکردن بۆ پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندی خۆت و خێزانەکەی خۆت هەروەها برادر و دۆستانیان خۆت ئەو کەسە ناسیاوانەی کاتە لایەنێکی تر کە چالاکیێکی بەسوودە بۆی باشتر ژیانت بەڕێوەبەریت ئەویش کات تەرخانکردن بۆ پەرستش بۆ ڕۆحانیت بۆ مێدیتیشن یا بۆ هەر چالێکێک کە مێشک سافیت پێبەخشێ و ئەتبەستێتەوە بە هەموو هێزەکانی گردوونەوە چالاکیێکی تر نمونێکی تر چاکردن و سیانەیە هەر مەکینەکەت هەیە لە کۆمپانیاکە ئیشەکەی لە ماڵ و هەر شتێکت هەیە کە پێویستی بە پاکردنەوە چاکردن هەیە یاخود سیانە و پاراستن هەیە بۆی باشتر دواتر ئیشکا و تێک نەچێ ئەمە خزمەتەکە دواتر ناچار نابی کە شکا بچیت بە دوایە بۆ نمونە مانگی جارە سارەکەت بەری بۆ لای فیتەرێک یا بۆ لای ڕوونگۆڕێک تەمەشایکی بکە بە گشتی هەرگیز لە سەفەرێکە پەکە ناکەوێت بۆ چکە تۆ چێکت کردووە پشکنینی پزیشکی یەکێکە لەو شتانە 6 مانگ جارێ خۆ دەچی بۆ لای پزیشکی بەبێی سەرێ بەشە بەبێی نەخۆشکەی بەبێی پێویست بە فەحەسکە ئەچیت بەردەوام ئاگات لە باری تەندروستی خۆتە ئەو وەختە کەمتر نەخۆش ئەەکەی کەمتر ئەەکەیتە خەستەخانە دوا خاڵیش بریتە لە نووسینی بەرنامە و پلان و پەیامی ژیان پەیامی ژیان تەنووسی بەرنامەکان تەنووسی ئەمەیەکێکە لەو شتانی کە ژیانت بەڕێو ئەبە بە کورتی خوی سێم پێمانەڵێ دیاری بکات چینۆشتانی کە گرنگن لە ژیانتە دواتریش ئەو چالاکیانێکەیەکی بە پێی شتا گرنگەکان ئەنجامی بە تێنەپەڕێ بەسەرتا با کات هەر لە خۆی نەیەت و بڕوە بە پێی مەزاج بە پێی زەوق بە پێی تااقەت چالەکەکان ئەنجام مەیە بەڵکو بە پێی لیستی شتە گرنگەکان ئەنجامی بە ئەی چۆن بزانم چی گرنگە چی گرنگ نییە لە خوی دووەما دیاریمان کردووە بەهاکانە چین ژیانت چماناکی هەیە چی ئەتەوێت چماناک ببەخشێ چۆن ئەتەوێت ژیانە دۆک و پەیکەرتاشێک دروستی بکەی خۆت ئەو مانای پێبەخشە بەهاکانە دیاری بکە لە خوی دووەمە لە خوی سێمیشە دیاری بکات چین شتە گرنگەکانی ژیانت تەندروستیە دین و پەیوەندیتە لەگەڵ خوای گەورەیە پەیوەندی کۆمەڵاتەکانتە باری ئابووریتە پیشەکەتە گەشەی مرۆیی و خۆپەرە پێدانتە یاخود هەموویەتی بیان نووسە دواتر بۆ هەریەکەیان یەک دوو چالاکی بنووسە بە پێی یاسای پاریتۆ کە لە 10 چالاکی دوانیان لە هەشتەکەی تر زۆر گرنگترن زۆر ژیانت بەرەو پێش ئەبەن ڕۆژانە و هەفتانە تەرکیزکە لەسەر ئەنجامدانی ئەم چالاکیانە ئەنجا ئەبینی پاش چەند مانگێک چەند ساڵێک چ جیاوازیەک دروست بە لە ژیانتە ژیانێکی خۆشتر کاریگەرتر سەرکەوتوتر و زۆریش مێشک سافتر دووبارە خۆشحاڵ بووم سوپاستانەکەم لەوەی لەگەڵمانە بوون لەم وێبینارەیە هیوام وایە سوودێکی باشمان پێبەخشی بێتن هیوام وایە کۆمەڵێک چەمک و نمونەمان پێبەخشی بێتن کە بتوانن لەمڕۆ لە ژیانتانە جێبەجێکەن لەمڕۆوە بیخەنە بواری جێبەجێکردنەوە خۆشحاڵین بە هەر سەرنج و تێبینی و پرسیارێک سوپاسیش بۆ دەستخۆشی ئەو پرسیارانی کە نردتانە بۆ ئەکاونتی شخصی بە پێی توانە بە پێی کات ئینشەڵا وەڵامتان ئەینەوە خۆشحاڵە بین بتان بینەوە لە زنجیری چوارەمە بۆ باسکردن لە خوی چوارەم